سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئەزیزانی من لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە ڤیدۆیەدا باسی کۆلێژی پەروەردە بەشی زمانی کوردی بۆ ئەوی خۆشەویست دەکەین تا بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاینە و پارالێل و ئێواران چەندە، هەروەها لە چەند شار و شارۆچکە و پارێزگای هەرێمی کوردستان لە چەند زانکۆدا هەمانە. ئەوەی خۆشەویستی دەتوان سود لەم داتا و زانیاریانە وەربگرن بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینن. خۆشەویستانم، ئەو داتا و زانیاریانی ئێمە باسیەکەین تایبەتە بە ساڵی خوێندنی 2022-2023 و بەکارهێنین بۆ پڕکردنەوەی فۆرمەکانمان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 تاوەکو بتوانین ئەو بەشانەی کە دڵخوازی خۆمانە سوودی لێ ببینین. بۆ ئەوەی داتا و زانیاریەکانی ئەم ڤیدیۆ وەربگرن لەگەڵمان بن و تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان بانکێش بکەن تاوەکو ئەوانیش سود لە ڤیدۆکانمان ببینن. بە هیوای سەرکەوتنتان.